گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی خۆڕێخستنەوەی گروپە چەکدارەکانەوە لە عێراق لەگەڵ بەڕێز عەلی معماری شارەزای ئەمنی و سیاسی ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵمە. بەڕێز عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. دەکرێت پێم بڵێ ئەم بێدەنگەی ئێستا گروپە چەکدارەکان لە عێراق کە بێدەنگ بوون هۆکارەکەی چییە؟ ئایا خۆڕێکخستنەوەیە یا ترسە لەوەی کە لە لوبنان و لە سووریا ڕوویدا بەسەر ئەوانیش بێت لە عێراق؟ بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێ زۆر سپاس. ڕاستیەکەی هێزی مقاومە لە سەرەتادا لە سووریا بوو، دوای داڕوخانی ڕژێم لە سووریا بە دڵنیاییەوە ترسێک دەبێت و گومانیش لەوەدانە ژمارەی ئەو گروپە چەکدارانەی کە ئێران بەڕێوە دەبێت چاو بە کاروباری خۆیاندا بخشێنەوە و دەبێت کە جارێکی دیکە خۆیان لەگەڵ بارودۆخی ئێستا بگونجێنەوە بە شێوازێک کە لەگەڵ استراتیژی ئێستای ناوچەکە بگونجێت. دەبێ وریابن، دەبێ بترسن، دەبێ بە شێوازێک خۆیان ڕێک بخەنەوە کە لەگەڵ دۆخیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست بونجێن. پێت وایە خۆڕێکخستنەوەکە چۆن دەبێت؟ ئایا ینی مەبەستمە بپرسم کە گروپە میلیشیاکان گروپە چەکدارەکان دەتوانن بێلایەن بن لە عێراق؟ ئێمە ئەملایەک دەزانین کە هەندێک گروپی چەکدار هەن و حەشدی شەعبی شەیە، ئەم دۆمان هێنا عێراق. حەشدی شەعبی تاکو ئێستاش لە ژێر فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقدا لەژێر دەسەڵاتی ئەودایە، بەڵام گروپە چەکدارەکان لەلایەکی دیکەوە بە فەرمانی سوپای پاسدارن مامەڵە دەکەن و لەژێر فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقدا نین. ئەم گروپە چەکدارانە هۆکاری سەرەکی کێشەی عێراقن، یاخود ئەمانە بۆ خۆیان کێشەی ڕاستەقینەی عێراقن کە بوونەتە هۆکاری ئەوەی کە سیاسەتی دێرەوەی عێراق لەگەڵ سیاسەتی ئەمریکا و سیاسەتی وڵاتانی دیکە تێک بچێت و هاوسەنگ نەبێت. کێشەی ئەم گروپە چەکدارانە ئەوەیە دەبێت هەڵبۆشێنەوە، چارەسەرێکی دیکە نییە بە هاوئاهەنگی و لە تێگەیشتنی ئەمریکا و ئێران بێ، عێراق بێ، هەر لایەنێک بێت دەبێت هەڵبۆشێنەوە. ئەگەر هەڵیش نەوەشێنەوە کۆتاییان پێ نەیەت دوای چارەسەرکردنی کێشەی هەسەدە و تورکیا ئەگەر لە ڕووی سیاسی و گروپە چەکدارەکان چارەسەر نەکرێن بەدڵنیاییەوە بە زەبری هێز چارەسەر دەکرێن، چونکە ئەو گروپە چەکدارانەی ئێستا لە عێراقدان کۆتاییان لەسەر دەستی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل دەبێت. ئەگەر بێت و ئەوان بە خۆیان ئەو بڕیارە نەدەن و ئەوانیش ئەویان سەلماندووە کە دەتوان دەستیان بە هەموو شوێنێک بگات. بینیمان چۆن لە حەزبوڵڵا و لە حەماس و لە لایەنەکانی دیکەیان تەنانەت گروپە چەکدارەکانی عێراقیش زۆر باش دەزان. باشە بەڕێز معماری، ینی لە عێراق بنکەی سەربازی هێزەکانی ئەمریکای لێیە و کۆمەڵێک بەرژەوەندی ئەمریکا هەیە لێرە. دەتوانێت عێراق ناچار بکات بە هەڵوەشاندنەوەی ئەم گروپە چەکدارانە بۆ ئەوەی ئیدی پاساوێک نەداتە دەستی ئیسرائیل کە لە عێراق بدات وەک ئەوەی کە لە لوبنان و لە سووریا کردی؟ ئێمە پێشتریش ئاماژەمان بەوە کردووە کە گروپە چەکدارەکان نەک بە تەنیا گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکان دەبێت بە تەواوی هەڵوەشێنەوە بڕاوەتەوە. بەڵام حکوومەتی عێراقی ئەگەر بەڵێن بۆ حەشدی شەعبی بدات و دڵنیایی بە ئەمریکا بدات، حکوومەت بتوانێت دڵنیایی ئەوە بدات کە دەتوانن جەڵەویان بکەن بە دڵنیاییەوە بواری تێدا. بەڵام ئەگەر ناتوان بەڵێنێکی وها بە هێزەکانی دەرەوە بدەن، حکوومەتی عێراقی و سیاسەتی دەرەوەی وڵات ناتوانێت سەرکەوتوو بێت. لەو ساتەدا ئەمریکایی و ئیسرائیلەکان ئەوان قسەی کۆتاییان دەبێت و بۆخۆیان هێرش دەکەنە سەر هەموو ئەو هێزە گروپە چەکدارانەی کە لە عێراقدا تەواوی ئەو چەکدارانەی کە لە ژێر فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقدا نین. باشە، ئێستا کە من و تۆ باز لە هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان دەکەین، راپۆرتێکمان هەبوو بێگومانە گەر جەنابەت گوێبیستی بووبێتی باز لەوە دەکرێت کە نووری مالیکیش سەرقاڵی ئەوەیە کە بۆ خۆی هێزێکی چەکدار دروست بکات لە عێراق. ئەم هەموو گروپە چەکداریە کە هەریەکەیان سەر بە لایەنێکن یا سەر بە کەسایەتیەکن، عێراق بەرەو کوێ دەبن؟ لە دوای 20 نۆڤێمبەر پێم وایە سیاسەتی ئێرانی لە ناوچەکەدا بە تەواوی دۆڕاوە، بە تەواوی بەڕێوەبردننی بەرەی مقاومەی لە دەستداوە لە پاراستنی ئاسایشی نیشتیمانی خۆی وەتە بەکارهێنانی ئەمان بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی خۆی. دوای 20 نۆڤەمبەر سیاسەتی ئێرانی و ئەوانەی کە لە نێو عێراقدان، ئەوانەی
وەلایەن بۆ ئێران هەیە و لە نێو عێراقدا ئەو گروپە چەکدارانەیە خود ئەو شەڕە بەڕێوە دەبن پێم وایە بەرگریکردنی دۆڕاوانە لە داهاتوودا سوپرایزی گەورەیان دەبێت و سوپرایزی چاوەڕوان نەکراو دەبێت و ئەنجامی زۆر خراپشی بۆ ئەمان دەبێت بەواتە ئەو گروپە چەکدارانەی کە کەسێک دای دەمەزرێنێت فڵان و ئەم کەس و بالیکی و کێوکێ ئەم گروپە چەکدارانە دادەمەزرێنن کەنانەت کە لە هەوڵدراوە لە هەندێک ناوچەدا بە ناوی حیزبوڵڵا و ئەم جۆرە ڕێکخراوانە گروپی چەکدار دروست بکرێتەوە سەرکەوتو نابێت سیاسەتی ئێران دوای 44 ساڵ لە بەڕێوەبردن و سەرکردایەتیکردنی بەرەی مقاومە و پڕچەککردن و هاوکاری دارایی هیچ ئەنجامێکی بۆ ئێران نەبوو دوای ئەمە ئێستا دەیانەوەی ئەنجامیان دەست بکەوێت بە هەرگیز پێم وانە هیچ ئەنجامێکی بۆ ئەوان هەبێت بەڵکو ئەمە بەرگریکردنی دۆڕاوەکانە. جەنابەت پێت وایە کە وەک باس دەکرێم گروپانە لەلایەن ئێرانەوە هاوکاری دەکرێن و پڕچەک دەکرێن پێت وایە کە ئێران واز لە ئەم گروپە چەکدارانە دەهێنێت دەستبەرداریان دەبێت بە تایبەت لە ئەو سەردانەی چاوەڕوان دەکرێت کە سەرۆکوەزیرانی عێراق بڕواتە ئێران لەوێ باسی چی دەکرێت لەم بارەیەوە؟ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کە دەچێتە ئێران یاخود سەردانەکەی بۆ لێک تێگەیشتنە لێک تێگەیشتن بۆ چێ؟ لێک تێگەیشتن لە سیاسەتی ئێرانی بۆ هەڵوەشانەوەی ئەو گروپە چەکدارانەی لەژێر فەرمانی فەرماندەیگشتی هێزە چەکدارەکاندانین بەڵام سەرۆکوەزیران دەیەوێت کە حەشدی شەعبی لەژێر فەرمانی حکوومەتدا بێت بەڵام بە دانایی مامەڵە بکەنەوە دەیەوێت جۆرێک لە گفت وەربگرێت بەوەی کە دەتوانێت دڵنیایی بە ئەمریکا بدات ئەمڕۆ عێراق هاوهاهەنگێکی استراتیژی لەگەڵ ئەمریکایەکان هەیە و لەلایەکی دیکەوە دەیەوێت کە ئێرانیش لە خۆی ڕازی بکات کەواتە سوودانی هەوڵ و تەقەڵای بۆ ئەوەیە کە بە نیوەی سەرکەوتن بێتە دەرەوە و لە بەرژەوەندی سیاسەتی ئێستای حکوومەت ڕزگار بوو لە گروپە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز سالی معماری شارەزای ئەمنی و سیاسی لە لەندەن میوانی کوردستان 24 بووی دەست خۆش.